بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على خير خلق الله محمد وعلى آله وأصحابه الكرام وتابعيهم بإحسان إلى يوم الدين. ربنا أرنا الحق حقا وارزقنا اتباعه، وأرنا الباطل باطلا وارزقنا اجتنابه. ربنا آتنا في الدنيا حسنة وفي الآخرة حسنة وقنا عذاب النار. برزان وخوشويستانم ئێمە لە خزمەت کتێبی نایابی مختصر منهاج القاصدين ژیان بەسەر ئەبین، باسی ئەو ڕێگایانە ئەکەین کە بەرەو خوامان ئەبات، ئەو ڕێگایانەی کە منجین و ڕزگارمان ئەکات. چەند ڕێگایەک لە ڕێگاکانی ئیمان بۆ باس کردوون، گەیشتوتە باسی مەحەبەت و خۆشەویستی خوا و ئونس بەخوا. لە باسی ئونس بەخوایە ئەفەرمێ بە مانای ئونس بەخوا هاوڵایەتی لەخوا ئاوێستابوو یا ئالوودەبوون بە ڕەب العالەمین چییە؟ یعنی معناکە ئەفەرمێ بزانە هەر کەسێک گەیشتە ڕوتبەی ئەوە لە دوای مەحەبەت کە زۆر خۆی مانوو کرد دوای خۆشەویستی خوا، ئەگاتە حاڵەتی ئونس. ئینسان لە ئونسەوە هاتووە، واتە ئولفەت ئەگرێ بە شتەکانەوە، شتەکانە بنە هاوڵی ئەنیسی، یعنی هاوڵاتێکی تەواو لەگەڵ خوایە ئەکات. ئەم حاڵەت چۆنە؟ ئەفەرمێ هەر کەس ئونس زاڵ بوو بەسەریە، مەحەبەتەکەی تەجاوەزی کرد، زۆر حەز بە تەنهایی و بە خەڵوەت ئەکا، حەزەکە لەگەڵ خۆیان بە تاقی تەنها بژی. هەرچۆن هاوڵێکی زۆر خۆشویست حەزەکە دائیمە لەگەڵ هاوڵەکەیە بێ بە تاقی تەنها، بە هەمان شێواز عینەن ئەفەرمێ حاڵەتێکی بۆ دروست ئەبێ هەمیشە حەزی لە ئینعیزالە، حەز ناکات تێکەڵ بە خەڵک بێ، دوورەکەوێتەوە، ئەوێ خۆی بە تەنها لەگەڵ خۆیان بژی. ئەفەرمەم حاڵەتە کە دروست بوو، سبحان الله، ئەم ئینسانە لەگەڵ غەیری خۆیان کە دائنیشێت جۆرێک لە وەحشەت و ئەوانەی بۆ دروستە بێ، حەز ناکە لەگەڵ خەڵکا تێکەڵ بێ، حەزەکە دائیمە لەگەڵ ڕەب العالەمین بێ. ناڕەحەتترین شتێک بەلایەوە ئەو شتەیە کە ڕێگرە لە خەڵوەتەکەی ئەو، ئیتر خەوە، ئیتر قیڕەیەکە، ئیتر کێشەیەکە، میوانێکە، بەلایە زۆر ناڕەحەت ئەبێ کە کاتی خەڵوەتەکەی ئەو بگیرێ. ئەو کاتێک کە تەخسیسی کردووە، تایبەتی کردو لەگەڵ خوای خۆیان بێ، ناڕەحەتترین شت بەلای ئەوەیە ئەو حاڵەتەی لێ تێکچێ. ئەوە ئیتر گەیشتۆتە ڕوتبەی ئونس، هاوڵایەتی لەگەڵ خوایە جەل جەلالوو. عەبدولواحیدی کوڕی زەید ئەفەرمێ بە ڕاهیبێکم وێ دوتم ئەوە تۆ دائیمە خەڵوەت ئەکەی، سەرە سوڕماوە لە خەڵوەت دائیمە خەریکی، فەرمووی بەخوا تۆ چێژە نەکردو، ئەگەر چێژی خەڵوەت کەیت و تەنهایی لەگەڵ خوایە چەند شیرینە، هەمیشە نەفست داخوازی ئەمە ئەکات و حەزی بەم چێژە هەیە، واز لە زۆر شتی تر ئەهێنێ. ئەڵێ پرسیارم لێ کرد کەی عەبد چێژی ئونس بەخوا وەرئەگرێ؟ فەرمووی هەر کاتێک کە خۆشەویستی بۆ خوا، ودی بۆ خوا ساف و ڕێک بوو لەگەڵ خوایە، تمجا کەی ئەو حاڵەتەی بۆ دروست ئەبێ؟ ئەڵێ وتی پرسیارم لێ کەی ئەو حاڵەتەی؟ فەرمووی کاتێک کە هەممی کۆ کاتەوە، هەموو هەمەکانی کۆ کاتەوە. طبعا هم ما يخطر في بال الإنسان، یان هەر شتێک کە ئینسان خەفەتی پێ بخۆ، ئەوە بریتە لە هەممی ئینسان. هەممی ئینسان ئەو شتەیە کە ئینسان بەڕاستی خەیاڵاتی، خەوی، فکری هەمووی مانوو ئەبێ پێوەی. فەرمووی هەر کاتێ هەمەکانە کۆ کردەوە، خۆشەویستی سافە بێتەوە، ئەو کاتە حەز بە ئونس بەخوا ئەکەی، ئەبیتە هاوڵی ڕەب العالەمین. چۆن یعنی ئەم حاڵەتە بۆی زیاتر ڕوونی کەینەوە؟ طبعا ئێستا ئەگەر لە وتارێکە بە درێژی باسی خەیاڵم کردووە لە دەرسەکانی داودەوا ئەو لە وتارێکی ترە کە ئینسانی مسلمان خەیاڵی پرۆژەیە، ئەبێ زۆر ئاگەی لە خەیاڵی خۆی بێ، بزانێ خەیاڵی لەکوێیە. خەیاڵ پێناسەی تۆیە، مەگەڕێ بە دوای خەڵکە بڵێ بەشکم ئەو خوایەکی عیبەکانی خۆم پێ بڵێ. تەفتیشی خەیاڵەکانە کە عیبەکانی خۆت ئەزانی، تەفتیشی خەیاڵت کە ئەزانی خەیاڵ لەکوێ بوو تۆ ئەوەیت. مەسئلەی هەم کە بیکەنە یەک هەم و هەمەکەش تەنها هی خوا بێ و هی ئاخرەت بێ، ئایا خەیاڵاتت، فکرت، خەوت، بیرکردنەوەت هەمووی ئەوەیە لە پێناوی خوا پرۆژەیە جێبەجێکەی، کارێ جێبەجێکەی، ئیشێ بۆ خوا بکەی جەل جەلالوهو، یان هەمەکەی تۆ پرژ و بڵاوە پەلاماری دنیا ئەدا، بازار، ئافرەت، ئەنواع سیادە و سوڵتە و نازانم هەر چی شتە هەیە، کەمترینی هی خوایە جەل جەلالوهو. ئەگەر هەمەکەت ساغ بوو، خەیاڵاتت ساغ بوو، تەنها و تەنها خوای تیا ئەبینرا، لەوێوە ئیتر مەحەبەتێ بۆ خوا سافی ئەبێتەوە، هیچ شتێکی تێ ناکەوێ غەل و غەش، لەگەڵ خوایە ڕێکەبی. ئەو کاتە حاڵەتی سێهەمت بۆ دروستە بێ کە بەروبوومە
بەروبوومی ئەوانەی پێشووە ئەویش ئەوەیە ئونست بۆ خوا جەل جەلالوه بۆ دروسێ لەوە ئەچێ کەسێک بڵێ باشە علامەتی ئەوە چییە کە من بە هاوڵی خوا علامەتەکەی ئونس چییە أفرمي علامته الخاصة ضيق الصدر عن معاشرة الخلق سبحان الله دڵی ناڕەحەتە کاتێکە لەگەڵ خەڵکە ژیان بەسەرە کە لەگەڵ خوایە زۆر ئارامە خۆ ئینسان جاری وای خەڵوەتەکە بەس لە خەڵوەتەکە لە دەروێ لە ناو خەڵوەتەکە لە ناو ئەتیکافەکەی خۆیە لە ناو خەڵوەتەکەی خۆیە لە ناو شەو نوێژەکە سێرەکەی خەیاڵاتی لە دەرەوەیە ئەوە ئونس نییە لە دەرەوە خەیاڵاتی لە ناوەوەیە بۆیە کاتێ فەرمایشتەکە فەرمەیەکێک لەوانەی کە لەژێر عەرشی رب العالمین حەشر کرێن رجل قلبه معلق بالمساجد دڵی لە ناو مزگەوتە واتە ئەگەر لە بازار بێ فکری هەر لە مزگەوت خەیاڵی هەر لێرێ نەک لە ناو مزگەوتەوە فکری لە دەرەوە بێ ئەمە زۆر جیاوازە ئەم دوانە بۆیە ئینسان جاری وهەیە لە مزگەوتایە بەڵام لە مزگەوتان نییە لە حەقیقەتە لە بازارە خەریکی گەرمەی کار و کەسابەتە خوا بە عەبدایەتێکی گەورە بۆیە نووسێت چکەمە دڵی لە مزگەوتە هەڵواسرا و دڵی لە مزگەوتە ئەفەرمێ دڵی ئاوا تەنگە بێت حتى ئەگەر لەگەڵ خەڵکیە تێکەڵاوی ئەکات و قسە ئەکات و دائەنیشێ ئەڵێ بە بەدەن لەگەڵ ئەم خەڵکایە بەڕۆح هەر لەگەڵ خوایە جەل جەلالوه دڵی بەڕەبتی بەوە هەر بیری لای ئەوەیە چ پڕۆژەیە بکەم چی بکەم چۆن خوایان لە خۆم ڕازی کەم چۆن هەوڵ بەم مەسەلەن فڵانە کاری دینداریم تۆکمەتر کەم مێشک و زیهنی ئەو لێرەیە بۆیە لە مەجالیسەکانی ئێمە زۆر کات باسی دنیا زاڵ ئەبێ بەسەر زمانمانە و باسە دنیاەکان ڕەبتی بە ئاخرەتەوە ناکەێنەوە هۆکاریەوەی ئونسمان نیە ئەگەر ئەم حاڵەتەی ئونست بۆ دروست بێ هەرچی باسی دنیا بکرێ خەڵک تۆ هەر ڕەبتی یەکەیتەوە بە ئاخرەتەوە لە مەجلیسی کۆمەڵی پیا باشە دانیشتە بووم هەندێ باسی دنیا و ئەوانە کرا یەکێک لەو دۆستانەوەتی باشە ئەم دنیاە چۆن ئینسان بکرێ پرۆژەیەک دانێ هەموو باسی پرۆژەیەوە کرد چۆن مەسەلەن ئێمە لە قەیرانەکە دەرچین چی بکەین چۆن ئەم گرفتانەی کوردستان چارەسەرەکرێ تی والله من لە بیری ئەوەم یعنی چۆن ئێمە ئەم شتانەی خۆمان هەموو تۆکمەکەین بۆی لە ئاخرەتە دەرچی لە ئاخرەتە ڕزگارمان بێ ئەمە کارەکەی ئێمەیە لە ئاخرەتە متوانین نەجاتمان بێ لەم ناڕەحەتی و مەسائیبانە و پرۆژە ڕێگەی ئەوێمان چییە کە ئەمە زۆر گرنگە بۆیە بەڕاستی ئینسان کاتێک کە لەگەڵ خەڵکە ئەبێ منفەرید القەلب دڵی هەر لەگەڵ خوایە ئەوە علامەتی ئونسی تەواوە دەی بزانە ئەفەرمێ ئینسان کاتێککە ئونس زۆر زاڵ بوو لەگەڵ یا ژیانی بردە سەر جۆرێک لە جۆرەکان حاڵاتێکی بۆ دروست ئەبێ لەوە ئەچێ خەڵک لە ڕووی عەقڵیەوە تەقەبوڵی ئەمە ناکە و بە جورئەت بەرامبەر بە خوا تێگا لەوەچی هەندێک کەس بڵێ وەڵڵا ئەم کەسە تەواو نییە یان کوفری هەیە بەرامبەر بە خوا جەل جەلالوه بەڵام ئەمە حاڵەتێکە کە بۆ خەواسی ئینسانەکان دروست ئەبێ يعني حالتێکی زۆر تایبەت ئەو کەسانەی کە خواناسن ئەمەیان بۆ دروستە بێ ئەفەرمێ ڕیوایەت کراوە لە ئەبی حەفسەوە ڕۆژێک ئەڕۆژ بڕێیە پیاوێک بوو لە پیاوە ساڵحەکان ئەفەرمێ پیاوێکی بینی زۆر وەزعی شپرز بوو طبعا ئەبی حەفس لە هەندێک ڕیوایەتە سێرم کرا ئەڵێ ئەم ڕیوایەتە لە ئیمامی عومەرەوە نەقڵ کراوە کە طبعا کونیەی ئیمامی عومەر ئەبوو حەفسە هەندێک ئەفەرمێ پیاو باشێکە لە پیاو باشان ئەفەرمێ ڕیوایەت کراوە کە بە ڕێگایەکە تێ ئەپەڕی پیاوێکی بینی ئاگای لە خۆی نەبوو سەیری ئەم لا ئەو لایەکرد مشەوەش بوو زۆر حاڵی مشەوەش فەرمووی ئەرێ کابرا بۆ ئەوە مشەوەشی بۆ ئەوە شپرزی وتی وەڵڵاهی چی و عەرزکەم گوێ درێژێکم هەیە هەر ئەوە شکە بەم لە دنیا بەخوا هیچی ترم نییە ئەویشم لێون بووە هەرچی ئەگەڕێم و ئەکۆشم بۆم دەستم ناکرد ئەفەرمێ وەستا و فەرمووی وەعیزەتیک خوایە قەسەم بە عیزەتی تو وعزتك لا أخطو خطوة يك هنگاو لم شوێنەی خۆمان نانێم ما لم ترد عليه حماره ما دام گوێدرێژی ئەم پیاوە نەگەڕیتەوە بووی ئەفەرمێ لەو شوێنە سبحان الله وەستابوون هێشتا هەنگاوی دووهەمی نەنا خوای گەورە کردی کە گوێدرێژەکە لە سوچێکەوە سەری دەرهێنا و پیا بووە وتیان ئەرە وەڵای گوێدرێژەکە پیا بووە دۆزیانە تەسەوەر کە ئەم حاڵەتە جۆرێک لە جورئەتی تێیە یعنی بەرامبەر بە خوا جەل جەلالوه ئەم کەسە ئەوەنە یەقینی هەیە لەگەڵ خوای خۆی خوایە والله ئەوم بۆ نەکەی یا ئیلاهی ئەم شتە جێبەجێ ناکەم بێ ئەوم بۆ بکەی ئەها لە فەرمایشتەکە ئەفەرمێ لەو ئەقسەم على الله لأبره یعنی تۆ با تەشبیه نەبێ بەس بیرێ لەمە بکەینەوە کەسێکت زۆر خۆشێ باوکت زۆر خۆشێ باوکت ڕۆژێ لە ڕۆژان پێتەڵێ ئەڵێ ڕۆڵە قەسەم بەخوا ئەبێ بچی بۆ بازاڕ ئایا سوێنەکەی باوکتە شکێنی
ئەبەد نایشکین چکە زۆر عەزیزە لەلات یەکسەر بەسەر چاو باوکەیە سوێنیشی نەخواردا بەخوا ڕەچوم ڕائەکێکی بەدەمیەوە یا سوێنە لێ ئەخوا لەسەر هەر شتێک دایکت سوێن لێ ئەخواتەوە ئەوە ستی لە ئاستی سوێنەکەیە یەکێک لە حەقی موسڵمان بەسەر موسڵمانەوە بەگشتی ئەوەیە سوێنی خوار سوێنەکەی جێبەجێکی نێڵی سوێنەکەی بکە ئەوە یەکێک لە مافەکانی موسڵمان بەسەر موسڵمانەوە هەر موسڵمانێک ڕەفیقەکەت سوێنی خوار سوێنەکەی جێبەجێک دراوسێکەت سوێنی خوار سوێنەکەی جێبەجێک هەر شتێک بەڵام ئەگەر ئەو کەسەی سوێنە خوا زۆر عەزیزە لە لای تۆ سوێنی خوارد لەسەرت باشە تۆ چۆن یعنی لە بەرامبەرەوە بەڕێک و پێکی بۆی جێبەجێکە سوێنەکەی نەکەوێت سبحان الله تشبيه نبي لو أقسم على الله أجر أمكس السوين بخوا لسر خوا جل جلاله خوا أبي أوشتم بوجه بجك يا أوشت لسر زواج بجك إلا أبره خواي جور خواي ناهي الله أمس سوين بك بوجه بجك أو شرط بيش برزة إنسان لا أنسى دسي أكيد ولا قال خوايا أكاد الرياضي زور أكاد محاولي زور أكاد حالتي بو دروس أبي بين خوي وخوا أبهم كيفية السوين أخوة لسر خوا جل جلاله خوا بقوري خوي بو إجابة جيئك أفرمي برخي عابد جاري كان ك تشوبو ندر وباران نأباري باران تأخير بو باران بباري على سيري آسماني كردو فرموي پروردگاري من تو كز ناتوانا بتو بلا بخيل صفتي كصفتي كمالي تو به كرم دەی خوایان ئەوەی کە لە لای خۆتە لە وعدی خۆت کە داوتە جێبەجێکە بۆمان هەر ئەم سەعاتە ئێستا بەرامە بۆ بارن الساعة العربية بمعنى ئێستا دێ ئەڵێ وتی ئەسقینا الساعة مەبەستی ئەوە نیە لەم سەعاتە بیبان یعنی لە ئێستا هەر ئێستا بۆمان بارن ئەڵێ سبحان الله یەکسەر باران دەستی کرد بە بارین سەری ئەم جۆرە جورئەتە ئەم جۆرە غیرەتە بۆیە جۆرێک لە جۆرەکان لە ڕووی عەقڵیە و لە ڕووی شەرعیەوە کە سیر ئەەکەی نابي إنسان بم كيفية ما والله بكا لقال رب العالمين بس أما حالتي كي تايبته بو هندي أشخاصي بياو باش دروس أبيك بيني خوي خو أو ندرك يقيني هيك خوي قول جوابي أداته أفرمي جاري وهي سبحان الله يعني إنسان لقال إنساني كي ترى لو أجد تحملي أمانك بلام رب العالمين لقال أم عبدي تحمليك أخوة جاري وهي كسيك شتێکت پێ ناکرێ و ئەمانە پێت ئەڵێ هەر ئەبێ ئێستا ئەوە بکەی بەلاتەوە زۆر زەحمەتە لەو ئەچی هەندێجا سەرپێچی بکەی قسەکەی بشکێنی تەحملی ئەمە نەکەی بەڵام رب العالمین سبحان الله ئەو بڕیارە ئەدا ئەم شتە بۆ ئەم عەبدە ئەگۆڕێ ئەوەندەی عەبدەکە بەلاوە گرنگ ئەوەندەی ئەو کەسەی کە ئەنیسی خۆیە گرنگ ئێمە لەم باسە سێ شتمان تێکەڵ کردووە ئیمامی غەزالیش هەر بە تێکەڵی ئەیان هێنێ باسی حب باسی ئونس باسی ڕیضا طبعا ما سي قناغة إنسان كم جل لخوشويستي خوا دس بيك أجات حالتي أونس حالتي سيم أجات الرضا بهمشتي كي خوا جل جلاله راضية وبهرهم نعمة أبيني وجواني رب العالمين أبيني أفرمت دي بزانا الرضا بقضاي خوا جورترين بلاي أو كسانة كنزيك الأخوة كزور نزيك بوي الأخوة إن جا راضي أبي بهمشتي كي خوا أفرمت بروبومي كي زور بهيزي محبته خوشويستيد بو خوا بريتي للراضيبون لخوا دي والله حتى إنسان بالطواوي لخوا تينقا مسلي راضيبوني بخوا نابي أبي الطواوي لحكمتي خواتي يشتبي إنجا راضي أبيني مثلا دسيكد أبره أما زور زحمة أبو إنسان بلام چونك تو أون دخوا جوان ناسي وأزاني هيج كاريكي بحكمناك زور راضي بنبوني أمدس سيركي زور هجاري زور راضي بهجاريك سيركي زور مصيبة لدواء مصيبة الروتي أكا وكو كردواري خومان الله بيوينايا كسكا مصيبة الروتي أكا بلام كأوا سيري بركاني حكمتي خوا أكا زور بيا رازية شكو أزاني هيش تيكي كاريكي خوا ببي حكمة النية أفرمي دي أمر رضايا لزور فرمايش هاتو لسري أفرمي إذا أراد الله بعبد خيرا أرضاه بما قسم له أجر خواي جورا إرادي خيري بعبدك ويس راضي أكابو بشي خوي قناعت أكابو بشكي خوي إيمان هنا بشكي خوي تواو حرشتك بشكي خوي تي زياتر سيرناك داود عليه السلام يكوم البابتي جوان إمام غزالي ومن باسك لمسألة رضا أفرمي داود عليه السلام
رب العالمين بيوت وحي بونارت فرمي أي داود إنك لن تلقاني بعمل هو أرضى لي عنك ولا أحط لوزرك من الرضا بقضائي. أي داود هيج كردوية كتنية بقات لا من الزور لو كردوية الرازي هيج كردوية كتنية همو قناها كانت لسر وهالورينا بقدر أم كردوية أيش أوي بقضاي من ببرياري من رازي رازيبون ببرياري خوا زور قوري براسي إنسان زور آرام أبيته وكالرازي أبي بقضاي خوا جل جلاله. إمامي علي رضا رحمة الله عليه بسيري عدي كوري حاتمي كسيري كر غنبارة طبعا عدي دو لكركاني كجران وتشاويكي كويربو درهن را عدي كوري حاتم طبعا بياويكي زور سخي باوكي سخي مشهور. الله إمامي علي بيودوتي أي حاتم بوشي أو عدي بوشي أدبين مغنبار وملول وماتي وتي شون مات نبم أخذتو نابيني دو كرم كجرا تشاوم درهن را فرموي أي عدي إمام علي بي فرمو من رضي بقضاء الله جرى عليه وكان له أجر. بخوا قضاء خوا براوته هريت أجر بي راضي بأجر ورقلي أجر بي راضي نبي جرى عليه وحبط عمله. يد بسرياتي أبرك كردوكاني هلا وشنته سبحان الله بسرياتي أبرك هر قضاك هردي راضي بي يا راضي نبي وبرياري خوايا حكمتي أو هاي لبرو بدل الراضي بقضاء إخوة بوي أجر ورقري أجرنا أجركش ورناقري قضاكش هرهاتو ورشتو. ابن مسعود رضا ورحمة الله اللي بفرموي خوا جل جلاله بعدل قسط خوي روح فرحي إنساني دانا ولا يقين رضا شن يقيني بخوا زياتر به أو أن زياتر روح آرامه شن زياتر راضي به أو أن فرح لدلتا دروس أبي دي بخوا حزن وهم وغمش للشك وقمان ها لناراحتي وراضي نبونا وبيا أبي ويزور كاد إنسان توشي نخوشي غموكي كان وأنواع جوري نخوشي به كاركي خللك ليقينا يا للراضي نبوني بقضاء إخوة أبي أم لا يعني عقيدة زور توكمك زور راضي بخوا زور يقيني هبه. أم آية بيروزة ومن يؤمن بالله يهدي قلبه علقما رضا رحمة الله إلى بيت شون تفسير أم آية إكا أفرمي ومن يؤمن بالله يهدي قلبه أو كسيك خوا جورا إيمان لدل تثبيت بوا يؤمن بالله يهدي قلبه خوا هدايتي أدا هدايتك شيء أفرمي كمصيبتك توجبو أزعن الله خوا تسليم أبي راضي أبي بمصيبتك رويتيك. أبو معاوية أسود أفرمي شيء أفرمي كاتك أخوي جورا أفرمي فلا نحيينه حياة طيبة جياني طيبة وجواني إيرتشي كما جياني جواني الدنيا أفرمي بريتي لوي كإنسان راضي بإيش كان يخو قناعته بقناعة لا كتابي أمتاني بيشوا هاتوا بيغمبرك لبيغمبران عليه الصلاة والسلام دسهل زور فقير وهجار وندارو هر هاواري أكر خويا لم فقيريا لم ناراحتي رزقارمك دواي أما رب العالمين وحي بونار تفرمي أو شكاية لتشي أكي شكاية لتشتيك أكي لا أول وتا أخير هموشتيكي تو نسرا ولا من تو شكاية حالي تشي أكي لسر شتيك كمن بيشتر بريارم لسر داوا أي عبد شكاية حالي مكا أجر بتوي من تو دولة من كم أبي سلن من مخلوقات دروس كموت شو برياري من هالوشانة وينية بويا اللي جر راضيبة بو بشي كبيم داوي أجر أم جارج دوباري كي تو للرتبة النبوات أشي تخوارو طبعا رتبة النبوات علماء زور قصيان لسر مسائلي الرتب كردوا الرتب اسمه شلون باسكين الله محبة الرتبيك أنس الرتبيك دوات الرضا رتبيك فرمي النبوة الرتبية خوا جل جلاله لسر وعطائك طبعا رتب شونه بريكي لخوار وإنسان ورده خوي بيئك بريكي لسر ودد أجر تشبيه نبي العسكرية جاري وهي إنسان بجهد وجهادي خوي أجات الرتبيك عسكري برس جاري وهي عفويك عام درسي قراراتك لسر ودرسي كسك الله بجر برز أبيته رتبكي واتبع جهود نبو رتبكي برز بو
جاری وا هەیە کەسێکی زۆر سادە بەهۆی شتێکی بەسیتەوە ڕوتبەکەی بەرزە بێتەوە ئەبێتە کەسێکی مستەشاری زۆر گەورە ڕاوێژکارێکی زۆر گەورە کە عەقڵ و دیدەنی و ئەو شتانەی تیا ئەبێنرێ و هەسپی ئەکرێ. طبعا ئەمە لە دەوڵەتی فاشیلە نا، طبعا لە دەوڵەتێکی زۆر تۆکمەیە جاری وا هەیە کەسێک لەسەرەوە ڕوتبەکەی بەرزەکرێتەوە چونکە مستەوا و قودرەتی ئەمە لەوە بەهێزترە، ساڵێک بە 2 ساڵ و 3 ساڵ ئەبڕێت. هەر لە خوێندنیشە ئێستا بەڕاستی خوێندنی وڵاتی ئەمە کاول بووە، هەر عامی ئومەتی ئیسلامی یعنی زەمن دانراوە بۆ خوێندن و شەهادە، خۆیەوە زۆر غەڵەتە. مەسەلەن دانراوە 6 ساڵی ئیبتیدایی بخوێنە و 6 ساڵ بخوێنە، دواتر لە ئیعدادی ئەوانە و دواتر 4 ساڵی کولی و دوای 3 ماستەر و 4 دکتۆرا، یعنی ئیلا بێ ئەم سیلسیلەیە ببڕێ ئینجا. بەڵام لە حەقیقەتە ئەزانن لە دینە بەم شێوازە نییە. هێزی کەسەکە دیاری ئەکا ساڵ بە چەندێ ئەبڕێ. جاری وا هەیە کەسێک لەوە ئەچی ئەوەی کە بە 5 ساڵ کەسێکی تر ئەیبڕێ ئەم بە ساڵێ بیبڕێ. ئەوە زوڵمێکی زۆر گەورەیە لە ئاستی جیهانە لە کەسە زیرەکەکان. ساڵ کراوەتە پێوەری خوێندن. وەختی خۆی لە فەقیهەتیە ڕەحمەتی خوا لە ماوسەمە لە فەتاحی ئاروزەری بێ، ماوسەمە لە فەتاحی ئاروزەری بە 13 ساڵ اینجا حوجرەی تەواو کردبوو، هەندێکیش ئەفەرموون بە 15 ساڵ اینجا حوجرەی تەواو کرد. مەلای واشە و بە 3 ساڵ تەواوی کرد. هەردووکیان ئەبوونە زانایەکی زۆر گەورە، بەڵام ئەمەیان کاتی زۆرتر ئەویست، وەختی زۆرتر ئەویست، جوهدی زیاتری ئەویست، چونکە ذهنی کەمتر وەری ئەگرت، ئەوەی تریشیان زۆر سەریع پێشەکەوت. بۆیە هەتا ئێستاش دیراسەتە جیهانیەکان خەریکە بەرەوە ئەو قۆناغە بێنەوە کە هێزی ئەشخاص حسابکرێن نەک ساڵی عومر. چونکە جاری وا هەیە مناڵێکی ئیبتیدایی بە ئەندازی مامۆسایەکی زانکۆ لێ هاتوو. مەبەستم لە تەشریفات بوو، جاری وا ئینسان وردە سەرەکەوێ ڕوتبە دەسەئێنێ، جاری وا هەیە لەسەرەوە هەڵئەبژێرە ڕوتبەی پێ ئەدرێ، بە جهود نییە. مەسەلەی نبوات بە هیچ شێوازێک بە جهودی ئینسانەکان نییە. ئیمامی سیوطی ئەفەرمێ ئەگەر نبوت ڕوتبە بوایە و بەدەسم بێنایە خۆم بە مرۆڤ نەئەزانی ئەگەر بەدەستی نەهێنم، ئەوەندە ڕوتبەیەکی بەرزە، هەموو کاتی خۆم سەرفە کرد حتا ئەگەشتمە ئەو ڕوتبە بەرزەی نبوت، ئەوەندە گەورەیە. طبعا ئیمامی السیوطی ما شاء الله پێوتێ صاحب القلم السيال، ئەو پیاوەی کە قەڵەمەکەی وەکو لافاو چۆن هاتووە ئاوە قەڵەمەکەی هاتووە، هەرچی علومە دەیەها کتێبی تیان نووسیوە. پیاوێکی زۆر عەزیم و گەورە بوو. دەی فەرمووی لە ڕوتبەی نبوت ئەتێنمە خوارەوە، چونکە ڕوتبە بەدەست خوایە، بە جهدی ئینسانەکە نییە. ئەو بەرزی کردەوە ئەی ئەخاتە خوارەوە ئەگەر بێت و ڕازی نەبی بەوەی کە پێم داوی. لزبور داود عليه السلام هاتوا هل تدري من أسرع الناس أمرا على الصراط مرا على الصراط أزاني كي زور بس سريع بس الصراط مستقيمات تي أبر لصراط بابلن سر جهنم تي أبر برسياري كي الذين يرضون بحكمي أواني كالراضي أبن يرضون بحكمي إيمانيا هي بحكمي من وألسنتهم رطبة من ذكري زمانيا تروا باراوة بذكر يادي من أما سريعترين كسيكك مرا على الصراط لسر بردي صراطي أبر. أفرمي عمر كوري عبد العزيز فرموي والله هيج سرورك منما وخوشي كان إثر نازن هم دزگير كردوا شتيك كما والزور تشيجي ليور أقرم إستا مسألة راضيبون بقدري خوا زور چێژ وەرەگرم لە ڕازیبوونم بە قەدەری خوا جەل جەلالوه. تەوە ڕازیبوون بە قەدەری خوا چێژێک لە ناخی خۆیان تۆیە دروست ئەکا، چێژەکە ئەمەیە کە من ئیمانم دامەزراوە، چکە والله ئیمانە دانەمەزێ ڕازی نیت بەشەکانی خوا جەل جەلالوه، علامەتێکی زۆر گەورەیە. وتیان بە ئیمامی عومەری کوڕی عەبدولعەزیز وتیان حەزر لە چییە؟ فەرمووی ما يقضي الله عز وجل، حەزم بەو شتێکە خوا بڕیای لەسەردا، هەرچی بڕیای لەسەردا من حەزم بەوەیە. حسن الرضا رحمة الله عليه بحسني بصري فرموي من رضي بما قسم له أو كسر راضي بوي كبي بويدان راو بشي دان راو أو بشي أكاتو زر وزيادة اللي يخاش بركتي تي أخا هر كسي كي راضي نبي نشتك بشي أكا نبركتي تي أكا كابو السبب لأسباب بركة راضيبون بوشتيك أخوي قورا بيد عطاءك. عبد الواحد كور زيد فرموي رضاه درقايكي زور قوريا لدرقا كان بەهشتی دنیا لە ڕازیبوونا دەست ئەکەوێ. بەخوا عابیدەکان لەکوێ ئیسراحەتەکەن و پاڵی لێ ئەدەنەوە
لەو کاتێک کە هەستەکەن لە خوای گەورە زۆر ڕازین و زۆر ڕازین بەو کردەوانەی بەو شتانەی کە خوای گەورە پێیان عەتاءەکە. هەندێک لە سەلەفی ساڵح فەرموویانە هەر کەسێ ئەیەوێ لە ئاخرەتە دەرەجاتی زۆر زۆر بەرز بێ دەی با کەسێ بێ لەوانەی کە ڕاضی ئەبێ بەخوا جەلە جەلالوه بە کارەکانی خوا بەخوا هەر کەسێ خوا ڕازیبوونی پێدا ئیتر تەواو ئەو ئەفضەل الدەرەجاتی هەیە و لە هەموو دەرەجەیەک پلەبەندی زۆرتر لە هەموو کەسێک زیاترە. خۆشەویستانم ئێمە پێویستمان بەم جوهدە هەیە، یعنی ئینسان هەتاوەکو خواناسی بەهێزتر بێ عەقیدەی دامەزراوتر بێ تەمەکانم عەقیدەی دامەزراوتر بێ مەبەس ئەوە نێ دووسێ کتێبی عەقیدەی زیاتر خوێن بێ نانە ئێرە ما وەقەڕە فی القەلب خوای بە عەزیمتر ناسی بێ تێگەیشتە بێ الله یعنی چی علمی خوا یعنی چی دەسەڵاتی خوا یعنی چی و تێبگا کە ڕەب العالەمین عەبدەکانی چەند خۆش ئەوێ یعنی بیرکەنەوە هەموو کەون و کائینات هەمووی لە پێناوی چیا دروستکرا لە پێناوی ئینسانە ئەو ئەستێرانە ئەو خۆرە ئەو مانگە هەمووی طبقاتی ئاسمان عولەما ئەفەرمون لە پێناوی ئینسانە دروست کرد. لە ڕوایەتێک هاتووە ئەگەرچی ضعفێکی تایە ئەفەرمێ ئەی عەبد هەموو کەون و کائیناتم لە پێناوی تۆیە دروست کرد و تۆشم لە پێناوی عیبادەتا دروست کرد. هەموو کەون و کائینات بیرکەرەوە گوڵێک ئەلەوێ بۆ دروست کراوە خوا بۆ لەسەر زەوی خەڵقی کردووە واللهی لە پێناوی تۆیە ئەی عەبد هەموو ئەوەی کە تۆ ئیبینی لەسەر زەویە لە پێناوی تۆیە دروست کرا دەی دڵنیا بە کە ئەمە لە پێناوی تۆیە دروست کراوە تۆش بۆ عەبدایەتی دروست کراوی خوای گەورە تۆی باش ناسیوە ئەزانێت چی بۆ تۆ باشە چی بۆ خراپ. بە زمانی ئەمڕۆ هەندێک بەڕامجی زۆر تایبەت هەیە هەندێک مۆبایل هەیە وەری ناگرێ ئەو بەرنامە ئەگەر تێکەچی جاری وای بەرنامەکە تێکەچێت جاری مۆبایلەکە و تێکەچی بە زمانی با بڵێن ئەمڕۆی گەنج بڵێن واللهی هەندێک نەعمەت هەیە بۆ تۆ ناشێنە تێکت ئەدا یا مۆبایلەکە تێکەدا بە تەواوی یا ئەویش تێکەدا بەرنامەکە تێکەچی لەبەرەوە بە تۆ ناخوات بۆیە ئەوەی کە خوای گەورە بۆ تۆی داناوە زۆر ڕازی بەپی ئەمە مانای ئەوە نییە لە ڕێزایە تۆ جوهد نەکەی. مسلمان لە هەموو کەس ئازاترە لە بازارە لە کار و کەسابەتە لە جم و جوڵە لە حەرەکە یەک لەحظە ناوەست کارەکات ئیشەکە چونکە ئەم خەلیفەی خوایە لەسەر زەویە ئەبێ ئەم زەویە تعمیر کاتەوە پرۆژەیەکی تەواو کرد دەیتر دەست پێەکە بەڵام زۆر ڕازیە بەو بەشەی کە پێیدا. ئەگەر ئێمە تەسەوور کە زۆر کە دووەمان زانیوە بەس شەڕ ئیمتیحانە بەخوا خەیری خوش ئیمتیحان ئەوەی کە خەیرە توش ئەبی ئیمتیحانە واللهی دەوڵەمەندی ئیمتیحانە لە ئیمتیحانێکی قورسە فەقیری هەر لە ئیمتیحانای پلەو پۆستە هەیە لە ئیمتیحانای نیتە هەر لە ئیمتیحانای خێزان و ماڵت هەیە لە ئیمتیحانای نیتە هەر لە ئیمتیحانای مناڵت ئەداتی ئیمتیحانە مناڵت ناداتی هەر ئیمتیحان هەمیشە ئێمە لە ناو ئیمتیحانێکی زۆر گەورەین ئەبێ ئیستعدادمان وەرگرت بێ و زۆر ڕازی بین بەم ئیمتیحانانی کە تێ ئەپەڕێن. خوای گیان داوات لێ ئەکەین لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە بە ڕەحمەت و بەزەی خۆت خوایە دڵێکمان پێ بەخشە کە زۆر ئارام بێ لەگەڵ تۆیە یا رب العالمین دڵێکمان پێ بەخشە زۆر ڕازی بێ بە کارەکانی تۆ یا ئەکرەم الئەکرەمین. خوای داوات لێ ئەکەین بە ناوی جوانت بە صیفەتی بەرزە بە ئیسمی عەظەمت ئارامی بخەرە ناو دڵ و دەروونمانەوە یا رب العالمین. خوایە ئارامی و ئاسایش بخەرە ناو ماڵمانەوە یا ئەکرەم الئەکرەمین. خوایە ئارامی و ئاسایش بخەرە ناو وڵات و نیشتیمانمانەوە. خوایە ئارامی و ئاسایش بخەرە ناو گۆڕەکانمانەوە یا ئیلاهی داوات لێ ئەکەین ئارامی و ئاسایش بەسەرمانە ببارێنە. خوایان ئومەتەکەی پێغەمبەریان صلی الله عليه و آله وسلم زۆر لە ناڕەحەتیاین. خوایە ئەزانم ئێمە مستحقی نەسر نین بۆیە نامان دەیتێ یا ربی خوایە بمانگێڕە لەو عەبدانەی استحقاقی نەسریان هەیە و نەسرمان پێ بەخشە یا ربی خوایە سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە عاقبەتمان پڕ خەیر کە ئیمانمان دامەزراو کە یا ربی خوایە لێت ئەپاڕێنەوە لێت ئەلاڵێنەوە یا ربی خوایە هەرچی چاکەی دنیا و ئاخرەتە پێمان عەتاکە خوایە هەرچی چاکەی دنیا و ئاخرەتە پێمان عەتاکە یا ربی خوایە گیان داوات لێ ئەکەین بە ڕەحمەت و کەڕەمی خۆت لە گوناهی خۆمان و دایک و باوکمان ببورە لە گوناهی باو و باپیرمان ببورە لە گوناهی خزم و کەس و کارمان ببورە یا ربی خوایە گیان عاقبەتمان پڕ خەیر کە لەم دنیای دەرمان مەکە بە ئیمانەوە نەبێ خوایە لەم دنیای دەرمان مەکە بە شایەتومانەوە نەبێ یا ربی خوایە سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە یا ربی خوایە سەرفرازی بەردەم دیوانی خۆتمان کە
يا ربي خويا لد أبارينا ولد ألالينا أم طاعة عبداتي كرتو كالانا من لقبولك يا رب العالمين خويا أم درس دورانا من لورقر يا أكرم الأكرمين يا ربي خويا جان داوال لي أكين بناوي جواند وصفتي برزة باسم عظمت رحمت و كرمي خوت همو كاتو ساتي بسرمانا ببارينا بخوا پروردگارا يك دنيا كيشو گرفتمان هيا اما دعاء كينو أبارينا پروردگارا تو زور بالرحم يا إلهي داود لي أكين بقوري خود بكرمي خود برحمتي خود أو يتشاك بو دين من بو دنيا من بو آخرت من يا ربي خويا أو من في عطاك يا ربي خويا جان أو يخراب بو دين من بو دنيا من بو آخرت من يا ربي خويا لمن الله يا رب العالمين يا ربي خويا بمن جرى لو عبداني كراضي ابن لكاتي مصيبتك أنا يا ربي خويا بمن جرى لو عبداني كسر برزن لبردم ديواني تويا خويا داوال لكن من جرى لو عبداني كأنيسي تون يا رب العالمين من جرى لو عبداني كمحبوبي تون يا أكرم الأكرمين يا ربي خويا جان لد أبارينا ولد ألالينا ولا جناهي مردو كان من مبورة خويا جان أو ما وصاين يعني لم مزقوتا خزمتي كان كدو خويا لجناهي هم يعني مبورة درجات يعني عاليك يا رب العالمين خويا لجناهي جناي ما وصل عثمان ببورة يا ربي خويا رتبي برسكر ولا يخوت يا أكرم الأكرمين يا ربي خويا أو مسلماناني نيجي كان لم مزقوتا كدو بدرجة ميجي أم مزقوتا خويا رحمته وبركته خود بسريانا ببارينا عفو خود بسريانا ببارينا يا ربي خويا أواني هاو كاربون لدروس كدني أم مزقوتانا يا ربي خويا داوال لي كان رحمته بزي خود بسريانا ببارينا عفو خود بسريانا ببارينا تو قوري خود خويا أم دعانا من قبولك خويا أم دعانا من قبولك خويا أم دعانا من قبولك آمين آمين والحمد لله رب العالمين وصلى الله على سيدنا محمد وعلى آله وصحبه وسلم تسليما كثيرا أبدا إلى يوم الدين.